I'm Amanda Bennett. من ئەمەندا بەنەت بەڕێوەبەری دەنجی ئەمریکام. من ئەم پەیامە لە ماڵەوە ڕاتۆمار دەکەم چونکە لێرە لە دەنجی ئەمریکا نزیک بە هەمومان ئێستا لە ماڵەوە ڕاکار دەکەین بۆ ئەوەی یارمەتی دەربین لە هێوەرکردنەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە دەزانم کاریگەری بەسەر زۆر لە ئێوە و خێزانەکانتاندا هەبووە. من دەمەوێت ئاگادارتان بکەمەوە تەندروستی و سەلامەتی کارمەندەکانمان بەڕاستی نیگەرانی سەرەکی ئێمەیە. بەڵام لە هەمان کاتدا دەزانم لەم کاتە گرفتاویەدا ئێوە زیاتر گوێ لە ئێمە دەگرن بۆ بیستنی زانیاری ڕاستەقینە و بێلایەن کە پێویستە بیزانن تا بە پێی بڕیار لەسەر ژیانتان بدەن. دابۆیە لەم کاتەدا ئێمە سەخت هەوڵ دەدەین تا ئەو جێگایی بتوانین لەسەر بەرنامەکانمان بەردەوام بین. لەوانەیە ئاگاداری هێندە گۆڕانکاری بن لەو بەرنامانەی کە تا ئێستا دەتان بینی و لەوانەیە هێندێکیان لە ئێستادا تیری بڵاو نەکرێنەوە. ئەگەر بێت و ئەمە ژڕوو بدات ئاگادارتان دەکەینەوە چۆن بتوانن دەستان بە ناوەڕۆشی بابەتەکان ڕابگات. من داوای بەختەوەری و تەندروستی باش و هەموو لاتان دەکەم و زۆر سپاسان دەکەم. هیوادارم لە هاوکاری خواستی ئێوە دابین. سپاسان دەکەم. Thank you.